تۆ حەزەکەی خوێندن دەست پێ بکاتەوە یاخودنا؟ حەزەکەم بەڵێ. حەزەکەم خوێندن دەست پێکە. وەڵا با دەست پێکاتەوە. حەزم لێ بڕۆمەوە کەچی هەر ناکرێتەوە. چی بکەم؟ خانم گیان ئەمەیە لە تۆ پرسمەک و دایک و باوکی خوێندکار پێت باشە خوێندن دەست پێ بکاتەوە یاخودنا؟ بەڵێ زۆریشم پێ باشە، بەڵام لەگەڵەوەی ئەبێ شتێکیش بۆ مامۆستا بکرێ. مامۆستا بە گیرفانی بەتاڵ ناتوانێت دەرس بڵێتەوە. من هاوسەرەکەم مامۆستایە، یعنی 3 تەلەبەم هەیە، ناتوانم مناڵ بنێرمەوە. داوامیش بکرێتەوە لە ئێستاە من ناتوانم مناڵ بنێرمەوە، چکە خۆشم نەخۆشی خستخانی هیوام، یعنی مەسروفێکی زۆرم هەیە، پارەی ڕۆژانەی ئەوێ، جلی ئەوێ، کرەی پاسی ئەوێت، یعنی ئەمانە هەمووی مەسروفێکە لەسەر شانی دایک و باوکی تەلەبە، ناتوانی. وڵای ئەمەوە کە سوکاری خوێندکار پێمان خۆشە خوێندن دەست پێ بکاتەوە، بەڵام خوێندن بە شێوەیەکی تەندروست دەست پێ بکاتەوە، نەک بەو شێوەیە کە لە خوێندنگایەکە لە 20 مامۆستا 10 مامۆستا دەوام بکە و 10 دەوام ناکات. مامۆستایان هیمەتێک بکەن، حکومەتیش لە لای خۆیەوە هەوڵ بدات داواکاریەکانیان جێبەجێ بکە، ئەوە شتێکی باشە، یعنی هەتا لە دەست دەرنەچووە. لەوە زیاتر لەوانەیە من پێم وایە ئەگەر هەفتەیەک 2 هەفتەیەکی بچێتە سەر خوێندن لە دەست دەرەچێت، چونکە ناتوانرێت قەرەبوو بکرێتەوە. دامەزراندنی وانە بێژان نەوەکو گرێبەست، دوای ئەوە نەقڵکردنی موچەکانمان بۆ سەر حکوومەتی فیدرالی، دوای ئەوە ئەم بڕیارەی کە جەنابی وەزیر حکوومەتەکەی خۆیان کە دەری کردووە، ئەمە هیچ جۆرێکە لە فێڵە لە خەڵکیەکە و لە مامۆستا و لە موچەخۆریەکە. بڕیار ئەبێ لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچێ بە ئیمزای سەرۆک وەزیرانەکەیان و ئەندامانی دوای ئەوە وەزارەتی دارایی موافقەتی لەسەر بکە، نەک ئەم بەم شێوە بیکە. ئەمە جۆرێکە لە فێڵ و دواییش کە بمانێ بکرێتە بواری جێبەجێکردن، ئەڵێ موافقەتمان پێویستە لە ئەنجومەنی وەزیرانەوە. نەوەڵا فریا ناکەون، عنی شتێکە چۆن ئەڵێ تێپەڕێنە نیگیناتەوە وەرزێک فەوتاوە، چۆن ئەتوانرێ قەرەبوویەوە وەرزە بکرێتەوە؟ ناتوانێ. نەقەرەبوو کرێتەوە نەفریاشەکەوین. بابەتەکان زۆرن. من ئەگەر بفەوتێ ئەم ساڵیش نەخراپە و نەباشە، چونکە بەڕای من بفەوتێ باشە، لەبەری مامۆستا داوای حەق و مافی خۆیەکە حکومەتیش نایاتێ. بەڕاستی خوێندکارەوە خوێندنیش ماوەکەی بەسەر چوو، یعنی خوێندنی بڕبڕی پشتی خوێندن وەرزی یەکەمی خوێندنە، ئێمە هەموو خوێندکار بووین، وەرزی دووەمی خوێندن دەچێتە ناو بەهار و ئیتر بە شێوەیەک ڕەمەزان بەسەریادێ و یعنی ئیسفادەی وا ناکەن.